مەسرور بارزانی و جێگری سەرۆکوەزیرانی بەلچیکە پرسا هەرە گرنگەکان تاوتێ دەکەن. ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان لەگەڵ ئەلێکزاندەر دیکرۆ جێگری سەرۆکوەزیرانی بەلچیکا و کریستۆس ستایلیاندێس کۆمیسیاری یەکێتی ئەوروپا بۆ یارمەتی مرۆیی و بەڕێوەبردننی تەنگژەکان کۆبووەوە. لە دیدارێکدا وێڕای تاوتێکردنی پەرەسەندن و پێشهاتەکان و کاریگەری شەڕی تەرۆریستان لە ناوچەکە، پەرەپێدانی پەیوەندیە دوو قۆڵیەکان و دەرفەتی بازرگانی و وەبەرهێنان لە نێوان هەردوو لاو یارمەتی مرۆیی و هەماهەنگی یەکێتی ئەوروپا خرایە بەرباز. مەسرور بارزانی سوپاسی گەل و حکوومەتی بەلچیکای کرد لە بەرامبەر هاوکاریەکانیان بۆ هێزەکانی پێشمەرگەل لە شەڕی دژی تێرۆریستاندا و هیوای خواست هاوکاریەکانی بەلچیکا و یەکێتی ئەوروپا بۆ ئاوەدانکردنەوە لە ناوچەکەدا و یارمەتیدانی ئاوارە و پەنابەران لە هەرێمی کوردستان فراوانتر بکرێت و زەمینەیەکی لەبار بۆ گەڕانەوەی ئاوارەکانی ناوخۆی عێراق بۆ زێدی خۆیان بڕەخسێندرێت. جێگری سەرۆکوەزیرانی بەلچیکە پێزانینی هەبوو بەرامبەر قوربانیەکانی هێزی پێشمەرگە و تیشکی خستە سەر ئامانجی سەردانەکەی کە هاوکاریکردنی هەرێمی کوردستان و عێراق و ڕایگەیاند بۆ ئەوە لێرن تا هەڵسەنگاندن بۆ بار و دۆخ و پێویستیەکانی هەرێمی کوردستان و عێراق بکەن. هاوکات ئامادەیی وڵاتەکەیشی بۆ پەرەپێدانی پەیوەندیەکان لە بوارە جیاجیەکاندا دەربڕی.